ڕێدانی خۆڵ و خاشاک و کردنی بەژێر زەویەوە کاریگەری ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی لەسەر خاک و هەوا و ئاوی ژێرزەوی ئەو ناوچەیە دەبێت و دەگوازرێتەوە بۆ ناوچەکانی دەوروبەری. ئەمەش مەترسی گەورەی بۆ سەرژیانی مرۆڤ لە ناوچەکە دروست دەکات. ڕۆژانە جارە دوو جار بە سیارۆ دەین لەم ڕێگەیە بووینەتە هۆکارێک بۆ بڵاوبوونەوەی نەخۆشی ئەمە، چون کاتێ تایی سیارەکانمان کەچێتە ناو شەخەڵەکە بە سەدان ڤایرۆز هەڵەگرێ جۆراوجۆر ڕۆژانەی بینەوە بۆ ناوشار، لێرە شۆی بین بۆ گوندی گورگەچیە کە لەوەی مامۆسەن. نزیکەی 13-14 ساڵە بێ ئەم خەڵ و خەشاکە لێرە ئەڕژێن. لەوە پێش ئاوهەواکەی پاک بوو، ئاوەکەی پاک بوو، ئاوی ژێرزەویەکەی زەراعەتەکەی پاک بوو. ئێستا ڕۆژ بە ڕۆژ هەتا بێ زەراعەتەکەی ئەم لاولاقی وشکە کات و ئاوەکەیشی ئاوی ژێرزەویەکەیشی پیسە بێت. لە شاری سلێمانی ناوچەی تانجەرۆ بۆتە زبڵدانی ناوەندی شارەکە کە نزیکەی 9 کیلۆمەتر لە سەنتەری شارەوە دوورە. تەنانەت ئێستا وەک گەڕەکێکی سلێمانی لێ هاتووە. ڕۆژانە 1200 تۆن زبڵ لەوێ فڕێ دەدرێت و بەشێکی دەکرێت بەژێر خاکەوە. ئەمە جگە لەبوونی چەندین کارگەی کەلوپەلی بیناسازی و بەکارهێنانەوەی ڕۆنی ڕەش و گەڵڤەنایزی ئاسن و چەندینی تر لەو ناوچەیە کە پاشماوەکانیان لەوێ فڕێ دەدەن. هەموو ئەم خاشاکە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ناوچەکە دروست کردووە و بەردەوام لیتاوی ئەم پاشەڕۆیانە دەڕژێتە ناو چەمی تانجەرۆوە. ئاوی ئەم چەمەش دەڕژێتە بەنداوی دەربەنیخانەوە کە پرۆژەی ئاوی خواردنەوەی هەموو خەڵکی دەربەنیخانی لەسەرە.